تاکو بۆ نمونە چەت جی پی تیەک من ئەمڕۆ زۆر ئەماکەم پاک نابێتەوە بەو سەرمات بۆ دوێنە شەو جەبزای خواردن هەیە بۆمە چارەسەری ئەم بابەتە هەڵە نە خواردن هەیە مەسا هەنێ شۆر باهی بیخۆ قوڕگە نەرمەکە و بەرگریت بەهێزەکە و شێلەمی کوڵاو باشە شێلم ئاوکە هەڵی بخۆی باشە و بەسەر بۆ ئەو قوڕگە نیە بۆ ئەم پەتا هەڵامەتیان ئەو ئێمە شێلم ساعاتێ بە دۆشای و خورما لێنین دوای بەخێوای خۆین ئەمە وە کوینەکەی لات بەردەوام ئاری پرسیارێکە ئەڵێ خورماڕۆن خوێیت بۆ زیاد چەندێ خەیت یەکرێ من هەراڵم بۆی زیاکرێ ئەوواڵێ بۆی زیان ناکرێ ئەبی ئەخیرن مەگەر هێلکەی تێبکەی مەگەر هێلکەی تێبکەی تۆزە خێ بە هێلکەکەەوە بکەی ئەخورێ نا خورماڕۆن بە تەنیاشە خوێ هەر بەڕۆن و تەواو وەڵا ماڵی ئێمە بە خورما قەناوە هێلکەکە شتێکی ترە ئاوەکو هێلکە ڕۆنەکەیە خورما بۆ زیاکرا ئێ لەگەڵ خواردنی کوردواریە خۆ مادام باسی ئەمە کرد بەس بینم ئەمەە باشە تا ئەو خۆیاڵە بەسە تەنها لەگەڵ یەکشتان نەبێ بەوەی کە باساک بم بەیانی چۆن خواردنی کوردواری دەست لایق باساکی تر خۆ مشتێکی دەسەکەی بزانێت کاتی خۆی ئەڵە نیشی خاچەخچێتی کردو لەوا چێمشانە زۆر ئاسان بێ لەلای خواردنی کوردەواری بەس گرنگەکەی لای تۆ سەڵای ساڵحان قاپێکی بیرچەوە تا بەدەستێوێتی نازانێت ئەویان چێت ترشاتیشی هێنا نایترەوە بۆ تۆ نابێ ئاری ئێجا بزانانی لە نێوان چێژ و سووددا ئەم خواردنە کوردەواریانە چەند بەهایەن هەیە وە لە هەمان کاتدا سوود و بەهاکانی چییە؟ ئیترەوەی کە لە بەردەمی ئێمە هەیە چەند خۆراکێک دانراوە نۆکاوە ئەمە چیم ترخێنە لەگەڵ تەڕەساسە بینم باش نێ من نەسە ڕساس نێخەمە نەبێت ترخێنەیە نۆکی کوڵاوە ئەمەیان گەرمەکوتاوە پاقلەیە شێلمە نیسکێنەیە ئەوە ترشاتەکەشی لەو لادانا بۆ بەس ترشاتەکە ئیترها ئەگەر لە ژەمەکانی لە کوردواری خۆماناڵێ ترشیاتیش ئازیمێ زۆرم بابەتە بەخاڵەن کردداری هەرس خێراکە بزانین واشە یان نا خۆیان خواردنانە بۆ خۆیان هەستەکەم زۆر بەباشی هەرس بنوانە جا بۆی بەزانستی ئەمە باسکەین دکتۆر چیمەن ساڵە سپۆڕی خۆراکی لە نامانە بخۆی مامەسای زانکۆشە و وەڵامی پرسیارەکانمانەدات دکتۆر گیان فەرموو بەخێر بێت بەخێر بێت دکتۆر گیان دانیت باش بەخێر بێت سەرچاو فەرموو خۆشحاڵ بووین بە دکتۆر گیان بەخێر بێت سپاس خۆش بنێ هەمانە دامان ناوە پێمە بێ پاقلەکە و گەرمە کوتاوەکە و ئەمە نیسک بوو نۆکە ئەم سیانە بە بەیانیانە خوڕێوانیە هەموو شتێک ئەتوانی لە بەیان نابی خۆیوانیە سود و باکەی هەر جێ خۆیەگرێ بە سکی ناشتا و ماوەی 12 ساعتە هیچت نەخواردووە یەکسەر بە خواردنە کوردەواریەکان دەست پێ بکەی بەڵێ بەس یعنی چەند خواردنە کوردەواریەکە بینە بەس ئەوە نش ئامادەکردنەکەی مەسەرەن تۆ ئێستا ئەتوانی نیسک ڕێژەیەکی زۆر احتیادی زەیتی زەیتونیا هەر ڕۆنێکی تر بێت تێ بکرێ ئەتوانرێ ڕۆنێکی زۆری مەسەرەن کوردی تێ بکرێ ئەمە خراپترە ناڕەحەتترە بێ بەڵام ئەگەر مەسەرەن بە زەیتی زەیتون بکرێ یان مەسەرەن شێلم ئێستا ئەتوانرێ زۆر هینی تێ بکرێ هیوا هەیە شەکر ئەسووتێنێ تێکە بۆ ئەوەی ڕەنی ڕەش ببێ یعنی جۆری ئامادەکردنەکە زۆر جار هەیە سوود و قازانجەکەی زیاد و کەمەکات بەڵام شێوازە دروستەکەی ئەمانە چۆنم دکتۆر خۆی سێرکە بە شێوەیەکی گشتی ئێمە بۆ خواردنە خۆین بە تایبەتی لە زستانە یەکەم بۆ ئەوی گەرم بینەوە ئێمە هەمیشە ئەزانین ئاتا لە کوردەواریە هەیەڵێ ناوسکم گەرم بوویەوە کاتێکە شتێکی گەرمەخوا دووەم بۆی هەستی تێریت باتێ تۆ تاوێ هەم نەسی شتێکی کە بخۆی چونکە کاتەکە کوردە هەتاو کەمە بۆ ئەوی هەستی تێریت هەبێ ینی دایمە هەست بە تێری بکەی لەلایەکی ترەوە ئێمە مەناعەمان هەمیشە ئەزانن لە زستانە هەڵامەت و پەتاو کە ئێستا مەسەن تەنانەت کۆرۆنا چەند زۆرە ئێستا ئەم پەتایانە چەند بڵاوە ئەمە هی ئەوەیە کە کەسانێک یعنی خواردنێک ناخۆن کە مەناعەیان بەرزکاتەوە ئێمە زانین لە زستانە سەوزەکان کەمە بنەوە هەم ڕێژەیان کەمە بێتەوە هەم ساردەیەکێک ناتوانێ حەزت لە شتی گەرمە گەشتە گەرمەکان ئەمە تەنانەت یعنی بۆیە داوای ترشاتم کردم با ترشات بێنرێ ترشاتکی دەنگکە شێلم نەخۆی تا سارد نەبێتەوەوانە سووتی شێلمەکە سارد بۆ تۆ مەی خۆن هەر بابە ئەڵێ سارد نەبێت زۆر سارد نەبێتەوە بیخۆن تۆ تامیکە بزانە بزانە گەرمە یا ساردە بەڵام دکتۆرە یەک پرسیار من شێلم کە بەسکی ناشتای خۆم هەستەکە مایدەم تێکەیە
ڕاستە ڕۆڵی هەیە؟ شیرینەکەیەتی بەڵێ ئێمە یعنی ئەگەر باسی سوودەکان بکەین بەبێ دۆشاوی زۆر حەزم لێتی بەڵێ ئەگەر بتواندێ بەبێ دۆشاویان لە پێشا زرد بکرێ و دوایی دۆشاوەکە بە خستی پێوەی بکەی بۆ ئەوی هەر ئەوە نییە جوانێکی باتێت دکتۆر چیمەن من بیستومە بۆنمە یەک تۆ چون تامێ خاوی هەیە ترها بەرگە ناگری و تامە خاوە هەنە کەس حەزی لێنێ یەک تۆز خوێ لێ بێت و تۆزێ ئاوی تێکەی نەرم بێتەوە هەراوابی خۆی بۆ سیستەمی بەرگری هەر بەڵێ زۆر باشە و یعنی هەم سەوزەیە ئێمە لە زستانە لەبەرەوەی خواردنەکان زۆر ناخورێ و ئاو زۆر ناخورێتەوە لەبەرە زۆر کەسێ تووشی قەبزیە بێ لە زستانە هۆرمۆنەکان ئەگۆڕێ هەتاو نییە ناچینە دەرێ زۆربەی کاتەکان لە ژوورەوە بین ئەمە پێویستمان بە هۆرمۆنی سیرۆتۆنین هەیە کە بخورێت وەکوتم مەناعەمان کەدا ئەبەزێ بۆ ئەمانە ئێمە هەمیشە ئەو خواردنانە دائەنین کە بۆ ئەم هەدەفانە کە یەکێک لەمانە خواردنەکان مەسەن ئێستا پاقلە دانراوە پاقلە زۆر باشە کە ئەڵین پاقلە و گۆشت چونکە ئەم دوانە پرۆتینیان تایە پرۆتین هەستی تێریت ئەیاتێ یعنی ناهێڵێ زوو برسیت بی ئێستا مەسەڵەن شێلم تۆ ئەی خۆی یان شتێکی شیرین ئەی خۆی ماوەی 2 سەعات نابە برسیتە دیسان هەستەکەیت پێویستت بە شتێکی ترە خواردنێکی ترە ئەتەوێ بی خۆی بەڵام کە ئەمانە خۆی یعنی پرۆتینە خۆی یان هەوڵ بدرێ خواردنێک هەموو شتێکی تیاابێ ئێستا مەسەلەن ترخێنە زۆر باشە لەبەرەوەی کاگاری وتیەوە فەرقی بینی ترخێنە و تەڕەساز بەطەڕیەکەیتی ساردا یعنی هەرەمەیە هەر ئەمەیە بەڵێ بەس من ئەمەیان نەخۆم بەس ئەوەی تریان ناخۆم نازانم عکسەوە زۆر بەسووردا لەبەرەوەی بەکتریای طبیعی تایە ئێمە کەوتمان پێویستمان بە هۆرمۆنی سیرۆتۆنینەکە سیرۆتۆنین زیاتر لە سەتانەوەتی لە ڕێخۆڵەکانمانە دروست دەکرێت ئەو هۆرمۆنە تایبەتە بە شادی بە هەست بە ئاسوودەیکردن هەست بە دڵتەنگینەکردن ئەمانەی کە یعنی لە ئینسانان مەرج نییە بڵێ دڵخۆشتکە بەڵام ئێمە ڕژبینیەکمان هەیە ڕژبینی پاییزی پێڵێن لە پاییزدا دایمە دڵمان تەنگە عاجزیت هەتاو نییە ناچیتە دەرەوە ئەمانە ئەتوانین بە خواردنەکان یعنی تەڕەساس و ترخێنە بەڵێ لە بینی هەردووشیان ئەگەر بۆ دانێن ئەگەر سوودت بوێ دەستبەری بۆ پاییزان زیاتر تەڕەسازەکە باشترە چونکە ئێمە لە پاییزە زۆر پێویستمان بە گەرمبوونەوە نییە بەڵام پێویستمان بە بەکتریای باشە تینی بۆ هێناوە بزانام زۆر حەزی لەم نەوەڵی ئەمەنە دکتۆر وەسفی کرد با من ترشیاتیش هەمان سوودی هەیە ترشاتێکم و داڵی خۆمانەڵە بابی خۆم کردداری هەرز لەگەڵ خواردنەکانە خێراکە ڕاستە بەڵێ ئەو داودەرمانەیە کە ئەمبەکانیان سوود بڵێ بۆیە زۆر کەسیش هەیە مەسەرەن ئەڵێ بە من پێم ناخورێت زۆر جار هەیە ئەگەر هەندێک بەهاراتی تێبکرێ ئەزاری قورگەیە عنی بۆ قوڕێک باش نییە بەڵام ئەتوانین ئێمە هەموو ترشیات لە ماڵەوە بەمەرجێ ترشیاتێک یعنی ئەمە زۆر گرنگە ئەگەر بینەرانمان بکە ترشیات نابێ بکڵێنرێت سرکەکەی ئەبێ لە ترێەکە بگیرێ یان لە سێوەکە بگیرێ خۆی هی سێو هەر ناکڵێنرێ بەڵام هی ترێ ئەکڵێنرێ هەندێک هەیە هەر ترێکە چۆن هێنە ئەهێنێ ئەی خاتە سەر ئەی کوڵێنێ و ئاوەکەیەگرێ بەس توی کەرستەکان بە سرکەکەەوە نەکڵێنن نەنا سرکەکە خۆی یەکەم جار کە سرکەکە ئەکرێ ئەبێ ئاوەکەی لێ بگیرێت هەمووی بەجیادا بنرێ ئەمە بە نەکوڵاوی بۆ ئەوەی بەکتریا تەبیعیەکانی تیابمێنێ دوای ئەوە ئەگەر پاشماوەی ترێکەمان جارێکیش کوڵان داینین تا سار دەبێتەوە ئەنجا سرکە نەکوڵاوەکەی تێبکرێ بۆ ئەوەی بەکتریا تەبیعیەکە بچێتە ناو ئەویشەوە ئەم جارە گەشاکە ئەنجا دوای ئەوە مەسەلەن چیمان ئەوێ کەلەرم و قەڕنابیتە و زەیتون و هەوانە کەرەستەکان ئاساییە بکوڵێنرێت جارێک هەستەکەم هەندێکیان زەر دەکرێت هەندێک لە شتەکانە بینم زەر دەکرێت اینجا هیچیان زرد ئیلا چەوە نەر هەندێک کەسێ ئێوە ڕقا ئەڵێ یەک تۆز هینیەکە ئەگینا ما باقی ئەوانی ترن هەر لە دەکرێت کەمێک خوێ پێوە کرێت ئەویش هەندێک ئەگەر خۆت حەستبی بۆی تۆزێ ئاوەکەی بڕوا دوایی تێکەڵی سرکەکە هەمووی زۆرینەی زەر دەکرێت حەزەکەی بەدەداچوونەکەی لە بازارڕە بۆی زۆر زوو خۆش بکرێت کوڵێک ئەیان زۆر زوو خۆشەکەی باینجانەکە بەڵێ زۆر کەسیشێ ئەو کوڵی پێ ئەیە بەڵام بەڕای من ئەگەر پەلەت نەبێ ئەمانە
بۆ ناڵم خراپە یعنی کێشەی نییە بەڵام بۆ ئەوەی کە تۆ بتەوێ بەکتریاکە زیاتر تایە گەشە بکات و ئەوەی کە ئێمە یعنی ئێمە وەکو چۆنتم هەدەفمان لە خواردنی ترشیاتەکە ئەم پرۆبایۆتیکانەیە ئەم بەکتریا تەبیعیانەیە کە ئێمە ئەمانەوێ بیخۆین کاتێک کە تۆ ئەیکوڵێنی چ سرکەکە بکوڵێنی یان خواردنەکە زۆر جار هەیە کە لەرم قەڕنابیت ئەمانە هەندێک کرمە یان مەسەلەن شتیان پێوەیە ئەمە باشترە کە ورد کرادانرا ئاوی لە کوڵی پیا بکرێ ئەم ئاوە لە کوڵەوە ئەکە ئەگەر بەکتریایە یان کرمێ یان شتێکی پێوە بێ کە ئێمە بە چاونی بینین ئەمە بیکوژێت ئەمە باشە بەس دوایی یعنی ئێمە قسەی کە زۆر لەسەر بکەین ئەوەیە کە سرکە نەکوڵاوەکەی تێبکەین یان ئەگەر وتم ئەگەر کوڵان بێتمان تێکەڵی بکەین لەگەڵ نەکوڵاوەکەیە ئەمە دابنرێ بۆ ماوەیەک وا ئەکا کە ئەم بەکتریایانە زیاد بکەن ئەم بەکتریای لە چی تریشا هەیە بێجگە لە ترشیات کە باسم کرد لە ماست لە دۆ لەمانەیە زۆر باشەیە بۆیە ئێمە لە زستانانە باشە ئەوانە بخۆین کەشک ینی لە قەدیمە کەشکیان کردووە تەنانەت کەشکیان کردووە ینی توانویانەتەوە کەشکەکە دوایی گەنمە کوتاویان تێ کردووە غەڵەت نەبیان درۆ کەشکێک ئەمە کراوە کە تۆ لە زستانە کە هەتاو کەمە ڤیتامین دی کەمە تۆ ئێسقانەکانت لە بیر نەکەی خواردنێک بخۆی بۆ ئێسقانەکانیش چۆن بۆ فەلسەفەکەی جا دکتۆر ئێستا هەندێک خواردنی کوردەواریمانە ئەها کوردی تر کازستانی لێ دێت و هەوا ساردەکە زۆر زیاتر قەلە سەر و پێیە ئامانە بۆ منە کاتی کۆرۆنا ئەوترا سەر و پێ بەڕیز ئەوەستان لە هەندێک لە وڵاتان بۆی ئەوان زۆر باشە بۆ کۆرۆنا و لە ڕاستیە بۆ سیستەمی بەرگیرەکە بەڕاستی ئەمانە ئاوا بەم شێوەیە هەمویان باشن جستەی ئێمە وەک زنجیرێک وایە هەموو شتێکی پێویستە بەڵام بۆ بەرگریکردن لە نەخۆشی وەکو پێم وتن ترشیاتە شتی سادەتر هەیە بەڵێ یعنی تۆ سەر و پێ باشە لە بروی پرۆتینێکی باشی تایە کالسیۆمی تایە بەڵام تۆ بۆ بەرگریەکە بیخۆی نەخێر ترشیاتەکە وەکو تم ماست هەندێک شتی ترمان هەیە کە سیر و پیازە کە دووشتی زۆر پێویستن ئێمە لە زستانە بیخۆین هەندێک جار سیرەکە مەسەڵەن ئەها لە بەربۆنی ناخورێ لەو کاتەیە ئەگەر کەرەوز ئەگەر گژنیش تەنانەڵەن چاش دکتۆر چای سەڵز بەڵێ بەساغی قوتی بەی دکتۆر زۆر کەسێ بەساغی ئەڵەن قوتی بەبۆنی نایە سیرشتی واڵن ئێستا خۆشیش کراوە خۆشکراوی ژێ بەڵێ خۆشکراوی ژێ بەڵام هەتا بتوانی ئەگەر یعنی فرێشەکە بێ باشترە وەکوتم گژنیش زۆر باشە بۆ بۆنی کەرەوزی لەگەڵا خۆی هەوڵیش بەی ئاو زۆر بخۆیتەوە ئەگینا تەنانەت ئەو کەسانی سیر و پیاز دەخۆن تەنانەت بۆنی ئارەقەکەشیان کە ئارەقەکەیتەوە بۆنەکەی ناخۆشترە وەک لەوەی کە کەسێک سیر و پیازی نەخوارد بێ بەڵام سوودەکەی بەڕاستی ناژمێردرێ کە چەند باشە شتێک ئێمە لە کاتی زستانە فەرشدا ئەخەین هینە بێت حساسیەمان بۆ دروستە بێ ئەم حساسیە هستامین لە شازیا دەکا ئەمان وەکو هستامین بلۆکەرن لەبەرەوە لە کاتی هەڵامەت و پەتایەیان کە بڵاو بێتەوەیان ئێشیگری زۆر باشە سیر و پیاز یعنی حتا ئەگەر کەسێک زۆر لە بۆنی سیرەکەش ترسا پیازەکە وەهانیە یعنی نەبوونەکەی وەهایە نە زۆر ئیزعاجە ئەتوانرێ سیر و پیاز بخورێت دکتۆر چیمەن ئێستا خواردنانی کە هەن کوردەوارین هەستەکەی گۆڕانکاریان بەسەرایەت ینی بە مۆدێرن کراون بۆ منە پاقلە لەوەتیە بۆ پاقلی کوڵاو بووی سە پاقلی سوورەوکرایش پێیا بوو بار بە سوورەوکردنەوە ساوەکە لە نێو زەیتا بەکاردێ ڕوبە هەنار و ئەنوا و ئەشکاڵ بەهاراتی پێواکرێ کەچەپی وشک تەڕ چوزانم سۆز هەموو شتێکی پێواکرێت ئەمانە لە باقی کەم ناکەنەوە بەس لە پاقلم باس کرد تەنانەت گەرمەکوتاوی سە مسەقەف بۆشتی تریتێ شتەکان زۆر ئەمانە چی بەس ئیستا ئەگەر بینە سەر پاقلەی کوڵاو زۆر جار لە بازاڕی شائەی بینین بەداخەوە هەندێک ئەچێ ڕۆنەکە ئەسووتێنێ ئەنجا پاقلەکەی تێکە ئەم ڕۆنە خۆی ڕۆنەکەی کە بەکاری شێنن ڕۆنی گوڵەوە ڕۆژەیە کە یعنی بەکارێنن لە بروی هەرزانترینە ئەم ڕۆنی گوڵەوە ڕۆژەیە کە ئەخرێتە سەر ئەم ئاگرە و ئاگرێکی زۆر ئەخرێتە ژێری ئەسووتێ کە ئەسووتە لە جیاتیەوەی قازانجی هەبێ زەرەری هەیە ئەگینا تۆ ئەگەر خۆت لە ماڵەوە پاقلەکە بکوڵێنی کەمێک زەیتی زەیتونی بکەی بەسەرە یعنی هەمیشە خواردن پێکەوە چەند خواردنێک بێت
ئەنجا سوودی زیاترە یعنی تۆ لە جیاتیەوەی پاقلەکە خۆی زەیتی لەگەڵا بێ مەسەڵەن داودەرمان و تەنانەت ئەوەی کە ڕبەهەنار و ئەوانەی تێکرێت تامی خۆشترە بێ باشترە بەڵام ئێمە وریابین ئەو شتانی کە بۆی ئیزغافا کرێشتی خراپ نەبێ یعنی تەنانەت ئێستا ئێمە ئەڵێن ڕۆنی کوردی هێل کە ئەمانە لە زستانە پێویستە بەس نابێ زیادە خۆری تیا بکەین ئێمە من بەیانی هەستم 2 هێلکە بخۆم نیوە ڕۆژ گەنمە کوتاوێک بکەم گۆشتی تێ بکەم ئێوارەش مەسەلەن شتێکی کە لە چەوری بەست و بخۆم و بڵێم لە بەروی وتوانە دووگ باشە یان مەسەلەن ئەمانە نەخێر ڕاستە باشە بەڵام لە قیاسێکی کەمە بەس ئەگەر زیادە خۆری و تیا کرد زیانت پێگەێنێ بە تایبەتی لە زستانە ئێمە جوڵەمان کەمە جوڵەکەمە یعنی لە ژوورەوە دانیشتووی لە بەرەوە ئێستا ئەگەر بینە سەر ئەم خۆراکانەی ئێستا لە بەردەستمانایە نیستکە هەر زۆر باشە خواردنێکە بەڕاستی ها سوپەرفودی پێبووترێ لە برەوەی نیسکی تایە ئاسنێکی زۆری تایە نایەڵێ لە زستانە ئێمە تووشی کەم خوێنی ببین لە برەوەی سەوزۆمیوەکان کەمتر ئەخورێن پیاز و لیمۆیە ئەخورێ پیاز زۆر باشە لە بروی وەکوتم زستان پیاز زۆر باشە ئێمە لە برەوەی هستامین بلۆکەرە بیخۆین هەروەها داودەرمانی تایە زەردەچەوە لەگەڵ ئاڵتی ڕەش ئەم دوانە پێکەوە باشە بخورێن یعنی بۆ کەوچکێکی چا زەردەچەوە ئەبێ سەری کەوچکەکەی ئاڵەتی ڕەش بێ بۆ چونکە ئاڵەتە ڕەشەکە یارمەتی مژینی زەردەچەوەکە ئەیە کە ئەمی ژۆک و دژە ئیلتیهاب لە لەشائیشەکە تەنانەت مەسەڵەن لە ناو گەنمە کوتاوەکە ناو نۆکە کوڵاوەکەیە ناو گەنمە کوتاوەکە ئەمانە هەمویان زەردەچەوەیان تێکرێ کە بەڕاستی پێویستە بۆ زستان بخورێ کە ئەبێ ئیلا لەگەڵشە بیبەرە ڕەشەکەشی بیبەرە ڕەش بیبەری ڕەش لەگەڵ زەردەچەوەیە بخورێت دکتۆر ئێمە زۆر جارەها کە هەوا ساردەکە زۆرێک لە کەسەکان بە تایبەت ئاڵەت بەکارەهێنن بیبەری ڕەشە هات تیژەکان ئەوانە زۆر بەکارن بەڕاستی وا کات ئەمە سوودی خواردنەکە زۆرترکە یان جستە لە بەرامبەر نەخۆشەکانە باشتر خۆی ئاڵەتی ڕەش و شتە تیژەکان میتابۆلیزم بەرز دەکەنەوە یعنی خواردن زۆرتر سەرفەکەی حرارەتت ئەیاتێ گەرمیت ئەیاتێ ئەم لە برەوەمە خواردنەکانی شت بۆ کۆ نابێتەوە بەڵام نابێ یعنی هەمیشە ئێمە ئەبێ ئاگادار بین سپایسیەکان یعنی داودەرمانەکان نابێ زیادە خۆری تیا بکرێ چونکە ئەگەر زیادە خۆری تیا کرد لەوانەیە عەزێتی جگەر بات لەوانەیە توش بەڵێ گەدە بۆ هەندێک کەس عەزێتی ئایا بە تایبەتی ئەوانەیە کە قورحیان هەبێ لەبەرەوە ئەبێ هەمیشە شتەکان کە ئەخورێ بە ڕێژەیەکی کەم بخورێ ئێستا ئێمە لە کوردەواری ئێستا ئەمانە هەر خواردنانە ئەوەنە بە ڕێژەیەک داودەرمانی تێکراوە هەر بە چاوت و ئەزانی کە ئەمانە ڕێژەیەکی زۆر جار هەیە خەڵکانێکن ئەوە نەداودەرمانی تێکن تامی خواردنەکە ئەسڵەن نامێنێ کە ئەی خۆی تامی بەهاراتەکەی گۆشتەکرێتە گەنمەکتاوە بەس بۆی تامی گۆشت بە گەنمەکتاوەکە نەبێت جە خۆی گەنمەکتاو هەرۆ خۆشەکە یانەوەی کەوتمان کەشکەکە و گەنمەکە و توزانم نۆکەکە بێ ڕاستە یعنی ناڵم ئێمە لە زستانە پرۆتینمان زۆر پێویستە پرۆتینیش لە دوو شتەوە دەستمانەکەوێت لەو بازارڕە لولاق بەرناکە بڵێ لولاق زۆر باشە لە بەرەوەی بڵێ زۆر کۆلاجینی تایە من یعنی کانزاکانی تایە کە لە ناو ئێسقانی ئەو حیوانەیە بەڵام ئەبێ زۆر بکڵێنرێ زۆر بکڵێنرێ یعنی ئەوە نییە بڵێ وەڵام من ئێسقانە خەمە سەردە دەقەیان چارێکیان نیم سەعات ئەگەر زیاتر لە 3-4 سەعات ئەبێ بیکڵێنی بۆ ئەوەی ئەو کانزانی کە لە ناو ئێسقانەکەیەتی بێتە دەرەوە وەکوتم لە کاتی گۆشت خواردنیشە ئەبێ ئاگاداری چەوریەکەی بی یعنی چەوری زۆر لەگەڵانە بێ ناڵێم لەگەڵیانە بێ بەڵام زۆر لەگەڵیانە بێ بەڵام ئێمە کاتێک کە ئەمانە ئەخۆین لەگەڵ یا کە ئەگەر گۆشتیشی تێنەکەین زۆر باشە بەس تایبەتی بۆچی ئەڵێن ترخێنە زۆر باشە گۆشت هەموو پرۆتینە پێویستیەکانی لەشی تایە یعنی من ئەگەر پارچەیە گۆشت بێنم هەموو ئەو ترشە ئەمینیانەی تایە کە پێویستی لەش پێویستی پێێتی بەڵام ئەگەر نۆک بێنم یان نیسک بێنم یان گەنم بێنم هەندێکی تایە هەندێکی تیانە لە برەوە باشترە ئێمە تێکەڵیکەین ئێمەش ئەزانین کە بە تایبەتی ترخێنە لێ ئەنرێ نیسکی خڕی تێکرێ نۆکی تێئەکرێ هەموو تەنانەت قەیسی بۆ بڵێ گوێز ئێمە زۆر لە زستانە پێویستمان بە چەرەساتەکانە بە تایبەتی گوێز و کەتان
کە ئەمانە ئۆمیگاتریتیایە کە بۆ مێشک باشە دیسان بۆ ڕێخۆڵەکان باشە کە ئەمانە یعنی زۆر پێویستمان پێێتی هەم سوودەکەی خۆینمان پێگەینێ هەم هەستی تێریمانەیاتێ هەم بە تایبەتی کەتان جگەلەوەی کە ئۆمیگاتریشیتایە فایبەرێکی زۆر باشیتایە تا ڕیشاڵێکی زۆر باشیتایە بۆ ڕێخۆڵەکانمان کەتانە سوودەکانیت لەبیر نەچێتەوە زۆر کەس کێشەی لەگەڵ خواردنەکەی هەیە بەڵام بۆ نمونە پێما بێ بیهاڕی ئیتر ئەو کێشەیەش نامێنە کێشەکەی چۆنە تۆ ئەتوانی شەو بیکەیتە ئاو بۆ بەیانی یان سعاتێک پێش ئەوە بیکەیتە ئاو ئەوانەی کە دانیان تەواوە باشترە یعنی بیچوون هەتا تۆ خواردنی بەیانی حەزرەکەی یا ئەچی بۆ دەوام هەتا خۆتە گۆڕی بیکەرە دەم تو یعنی بیجووە ئەیکەمە ئەو خۆم بە من ناکەوێ بۆ نمونە من سەلانە بینەرانمان بەو شوێنەبە بەسمە بۆیە ئەو کێشیان بڵێ ئەتوانرێ بکوترێ بەڵام باش نییە بکوترێ و دابنرێ یعنی زۆر ئێستا هیوا هەیە کیلۆیەک ئەکوتێ و دایەنێ ئەمە چەوریە چەوریەکە هایدرۆجینەی تەبێت لەگەڵ هەوایە خراپە بێ لەبەرەوە یعنی باشترە لە شەو ڕۆژەکە ئەتوانی شەوێ بیکوتی لە شتێکە داینەی هەوای زۆر هەوای بەرنەکەوێ تا بەیانی بە کوتراوی بیخەت یان تێکڵی ماستەکەی بکە تێکەڵی شتێکی بکە یان ئەگەر هەر حەز لێ نەکرد بە کەوچکێک بیکە و پەرداخێک ئاو بکە بەسەریان ئەمانە ئەتوانی هەمووی بکەی هەم سوودێکی زۆر زۆر باش لە فایبەرەکەی پێت ئەگا تەنانەت ئەمە فایبەری ئەوەشی باشە بە تایبەتی مەسەلەن لەگەڵ هێلکەیە لە برویم کۆلسترۆلی زۆرترتیایە چەوری زیاترتیایە لەگەڵ ئەگەر لەگەڵ کەتانە بەکاربێنرێ سوودەکەی یعنی نایەڵێ چەوری خراپەکە زۆر ئەزێتت بە یان لەگەڵ شەکرا هەمیشە لە کاتێک کە شتێکت خوارد ترسی شیرینیت هەبێ یان چەوری زۆرت هەبێ ڕیشاڵەکانی لەگەڵا بخۆ ناهێڵێ ئەمانە زۆر زەرەرەکی زۆر بێت و زۆر زیان بکەن هەندێکی هەرسکردنەکەی یان مژینی کەمەکاتەوە فڕەیە تۆچی منەگەڕێمەوە لای ئەوەی کە باسی لولاخم کرد ڕۆی لولا خۆشە کەگاری دیارە زۆر حەزی لەڵای تامی خواردن زۆرە گۆڕوانە بەڵام هەر پرسیارەکە لەسەرەوەیە لەسەر تامەکەی یان گۆشتەکەشی ینی جاران یانوت چەوری بخۆ یانە بەیخۆ یان هەبوو ئەی خوارد هیچ کێشەی نەبوو ێ ساڵە چەوری مەخۆ وڵی نۆکاو کاچی بەلای نۆکاو فرۆشێ ئەڵێ چەوری تێکەمیاتی نەکەم جارە لە فەیەک لە نۆکەکە زیاتر چەوریاوە سەریاوان نیە خۆی چەوری تامی ئەیاتێ بەس تامیاتی بەس ئەو چەوریە بخۆین نەخێر ئەم چەوریە لە ڕێژەیەکە لە ڕێژەیەکی کەم ئێمە یعنی دڵنیان بینەران تێناگەن ئێمە ئەو کالۆریەی کە هەمانە ئەبێ لە 110 کەمتر بێ یعنی مەسەرەن ئەگەر من 2000 کیلۆ کالۆری وەرگرم ئەبێ لە 110 کەمتر بێ یعنی 200 کالۆریم لە چەوری تێرەوە بێ ئێمە 1800 لە چەوری تێرەوە دەسمانەکە 200 تریشتی ئەم مشکلەکە ئەمەیە یعنی ئێمە کاتێک کە مەسەن ئەوانەی کە اختصاصی خواردنن کە ئەڵێ دووک باشە دووک 145 وەک زەیتی زەیتونە 155 بەستراوەکەیە یعنی ئەوەی تێرەکەیە ئەم تێرە بە ڕێژەیەکی کەم جستەی من پێویستی پێەتی تەنانەت بۆ هۆرمۆنات پێویستی پێێتی بۆ جستە بۆ پێست ئێمە ژێر پێستمان چەوریتیایە بەڵام بەداخەوە هەیەچێ دووشیش دووگەخوا باشە دکتۆر وڵای یەک شتەکە چوون بە ناوی ینی ڕێک لە بەردەم دوکانی بڵێنەوە عربانێکی نۆکا فرۆش نابڵە ئەم پرسیارم بۆ ینی کاڵێ ئەڵێ چەورێکی بکەمە ناوی لە فەکە و یان قاپەکە و ئەو نۆکاوە بینم قوڵپیا بڵێ ئەم چەورێ نەتوە لە مایدا چۆن نەتوێت ڕۆنەکەشی ڕۆنی ناوسکی حیوانە ئەمانەیە یعنی ئا ناو پنچک و ئەوانەیە کە بەکارێنن یان هیل و لاقەکانیش هی سەرەوێتی یعنی خۆل و لاقیش کە ئەو چەوری ئایاتەوە هەندێکی هی مۆخەکەیەتی ناکەیەتە دەرێ نانا چەوری خۆی ناتوێتەوە بەڵێ خۆی چەوری سەر ئاوەکەوێ سەرەوەی هەموو چەوریە بەڵێ بەڵام ئەم چەوریە باش نیە ئێمە بەکاری بێنین یعنی بە ڕێژەیەکی کەم ئاساییە کە ئەو نۆکەکەت بۆ تێکە بەڵام نەک بە تایبەتی تۆ بچی دووسێ کەوچکی پیا بکەی لە بەرەوەی تۆ ئەگەر مەسەڵەن کەوچکێکت پیا کرد تۆ لە ژەمەکانی کە ئەبێت چەوریەکەت کەم بکەیتەوە چونکە ڕێژەی چەوری ئێمە پێویستمان بەوەیە چەوری بخۆین یعنی ڕێژەی خواردنەکانمان ئەبێ 180 ئەو کالۆری کە پێویستمانە ئەبێ لە چەوریەوە بێ یعنی چەوری هەستی تێریت کیشی دیسان ئەیاتێ وەکو چۆن ئێمە وتمان پرۆتین هەستێکی تێری زۆر تەیاتێ بەڵام ئەبێ ئاگاداری جۆری چەوریەکە بین چەوری ئەوەی کە پێڵێن
تەندروست چەوریە تەندروستەکان یعنی چەوریەکە نەسووتێنرابێ ئێستا زەیتی گوڵە بە ڕۆژە بێنەیان تەنانە هەر زەیتێکی تر یا هەر دووگیش بێنە کە سووتانت ڕۆنەکە سووتە دووکەڵی لێستا ئەمە خراپە بخورێ بەڵام ئەگەر نەسووتێنرا بوو بە ڕێژەیەکی طبیعی بوو تۆ خواردت بە ڕێژەیەکی کەم ئەمە جەستەمان پێویستێتی بەڵام ئەگەر زیادە خۆریمان کرد نەخێر بە تایبەتی لە زستانە کە جوڵەمان کەمە و حرەکە کەمە لەبەرەوە ئەم چەوریە و ئەگەر چەوریەکە لە گۆشتەوە بێ زیاتر لە یەکسەریان لە پێستی قەل و قاز و ئەمانە بێت یان زۆر جار هەیە ڕۆنەک بە ڕۆنەکەی برنج لێ ئەنرێ دوایی پێستەکەشی ئەخورێ لەوانەیە ئەو کەسە بەیانی ژێلکەی خواردبێ ئەمە بەڕاست بە چەوری لەسەر چەوری و چەوری تێریش ئەمانە هەمووی ناتەندروستە بێ بۆ کەسەکان بەڵام ئەگەر دووبارەیەکەمەوە ئەگەر بە ڕێژەیەکی کەم خورا ئەمە بۆ جەستەمان پێویستە جاخۆی دکتۆر ئێمە زۆر جارەها کە بۆ نمونە هەوا ساردەکانێک لە کەسەکان ڕۆنی کوردی هەیە بە تایبەت دەڵێ لەمە سروشتیە کێشەی نییە کولێری پێچەورەکە ئەی کاتە خواردن یعنی ئەڵێ ئێمە چونکە سروشتیە وەکو ڕۆنە دەستکردەکەی تر نییە کاتە بێخەمە بێ لە بەکارهێنانی واژ نییە نەخێر هیچ شتێک نییە هیچ شتێک نییە بە ڕەهایی ئێمە بەکاری بێنین هیچ شتێک نییە پێی بڵێ هەیە دۆشاوی لەگەڵا تێکەڵەکەن و لە بەیانیانە ئەگەر بە ڕێژەیەکی کەم بخورێ و تۆ لەگەڵ یا دوایی پچی بجوڵی ئەزێت و نانەکەش جۆری نانەکەش دەورە بینێ مەسەڵەن تۆ نانێکی سپی بێنە یان هەنگوینیش بکە بەسەرا دوایەوەش یعنی ئەمڕۆنەشی لەگەڵا بێ دوای ئەوەش میوەیەکیش لەگەڵی مەسەلەن بخۆی چایەکی شیرین بکەی بەسەریان ڕۆنێکیش لەوێ بکەی ئەمە بەڕاستی کێشە دروست دەکرێت بەڵام ئەگەر بە ڕێژەی مەسەلەن کەوچکێک تۆ ئەوە بخورێ دوای ئەوە لە چەوری تری تێر خۆت بپارێزی منیش پێتەڵم تەندروست و زۆر باشە دکتۆرچی مەساڵە مامۆسایستان گۆ پسپۆری خۆراک زۆر سوپاس بۆ ڕوونکردنەوەکان شیوادارم توانی بێتمان سوودێکمان دەسەکان خۆش بێوەداری سفرە و خوانی نێوڕۆتان ئەم خواردنە کوردەواریانە بێ هە بۆ خۆی جومعانیش ڕۆژانی هێنین کە لە دەورێتە خێزانەکان کۆبنەوە بە ئەرکی سامە خواردنی تایبەتە گۆشتە مریشک نەبوو بە خواردنی تایبەت بۆ بە خواردنێکی سەرەکی و ڕۆژانوانێ دکتۆرەسیوە ینی کە ئێستا گەرمەکوتایەکە بینیە لە خۆتۆ چاوتە چێتە سەر لەبەرەوەنە بیرێکی حەزەکەی بیخۆی جاخۆی ئێمە کەلتورێکیشمانەیە ها ئەم چێشتانە زۆر جار تۆ زۆر دروستەکەی تەنانەت بەر شماڵی خزمەتەکان دائیمەن بووکو ئەمانە ژانێری ئەوە ترخێنە ڕاستە درێ بە هەموو ماڵەکان لە بیرمانەچێت ترخێنە کەوتمان چەند نەوعێک پاقلەمەنیەکانی تایە کە ئەمە سوودەکەی ئێگەێنێ بە سوودی گۆشت ئەگەر دووسێنە لە پاقلەمەنیەکان تێکەڵ بکرێت هەر سروشتی شوایە دکتۆرە بە دنیا شتێکەکەی زۆر سپاس بۆ بەڕێز ئەو منەڵام لەواچێ وا دۆزرابێتەوە یەکی سوێتی بەشێکی لەمە بۆ بەشێکی لە بۆ تیتی بەخوا بەشمان ناکە خواردنەگە لەنە بە هەموو زۆر بە ڕێک وایە